ئەلوەی سەوزە و میوەی ڕۆژاوای سلێمانیە. چەند ڕۆژێکی تر دەکرێتەوە و بەمەش سلێمانی دەبێتە خاوەنی دوو ئەلوەی مۆدێرن و پێشکەوتوو. ئەلوە نوێکەی سلێمانی لەسەر ڕووبەری 100 دۆنم بنیادنراوە و دەکەوێتە ناوچەی تاستوجەی شاری سلێمانی. 205 نووسینگەی کشتتوکاڵی لەخۆ دەگرێت کار نووسینگەیەک ڕووبەرەکەی 250 مترە. ئەلوەی ڕۆژاوای سلێمانی 4 ساڵ لەمەوبەر لەسەر پێشنیار و بڕیاری حکومەت هێرێم و وەزارەتی کشتتوکاڵ بڕیاری دروستکردنی درا. ئێستا هەموو کارەکانی تەواو کراوە و لە چەند ڕۆژی داهاتوودا دەرگای ئەلوەکە بەڕووی بەرووبوومی ناوخۆیی جوتیاران و بەرووبوومە هاوردەکراوەکاندا دەکرێتەوە. هەمویان ساردکەرەوەی تایبەت بە خۆیان هەیە کە بۆ هەڵگرتنی سەوزە و میوەیە و بێجگەل لەم ساردکەرەوانە دوو ساردکەرەوەی زۆر گەورەمان هەیە لەسەر ڕووبەری 4000 متر دروست کراوە. ئەم ئەلوەیە بە شێوازێکی زۆر مۆدێرن دروست کراوە لە ڕووی جادەوبانەکانەوە کە دیقەتی ئەلوەکانی تر دەدەین سەیرەکەن ئیستیحامیەک و قەرەباڵخیەک و بە ئاسانی ناچیتە نایتەوە بێتە دەرێ، بەڵام جادەکانی ئێرە هەموو 45 متر دروست کراوە، زۆربەیان دوو جادەن. مولەمان کەم کردوتەوانەیە لە تقریبا لە چاو پێشتران نیوەی وەرئەگرین بۆ پاڵپشتی جوتیاران بۆ بە بازارکردنی زیاتری بەرهەمەکانی ناوخۆ. ئەلوەی ڕۆژاوای سلێمانی لەلایەن کەرتی تایبەتەوە و بە چاودێری حکومەت و وەزارەتی کشتتوکاڵ هێرێم بە پەیمەرج و ڕێنمای نێودەوڵەتیەکان دروست کراوە. بەهۆی بوونی ئوتێل، چێشخانە و مزگەوت و نەخۆشخانە و یاریگاتیدا دەبێتە ئەلوەیەکی هاوچەرخ لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. پرۆژەیەکی استراتیژی گرنگە بۆ شاری سلێمانی و بەهۆی ئەو پرۆژە استراتیژیەوە کە قەراری لێدراوە تەبعەن کۆمپانیای ڕۆژنوێ پێش دەستپێکی پرۆژەکە دیراسەیەکی وردی کردووە کە سەرجەم مەرج و ڕێنمایە ستانداردەکانی ئەلوەکانی دنیای تا جێبەجێکراوە. ئەم ئەلوەیە بەڕادی تێدایە ئەتوانی سەوزە لە وەرزێکەوە یاخود میوە لە وەرزێکەوە بۆ وەرزێکە هەڵبگری. جیاواز لە ئەلوەکانی تری هەرێمی کوردستان وەک هاوکاریەک بۆ بەقاڵ و کڕیارەکان لە ئەلوەی ڕۆژاوای سلێمانی کەمترین بڕی عمولە وەردەگیرێت کە بڕەکەی لە 3 دەبێت. جیا لەوەش هەر کڕیارێک بڕی 100 بۆ 500 کیلۆ سەوزە و میوە بکڕێت، بڕی 10,000 پاداش وەردەگرێت و ئەگەر لەوەش زیاتر بێت پاداشتەکەی دەبێتە 15,000 دینار. ئەمەش بۆ یەکەمین جارە لە ئەلوەکانی هەرێم و عێراق جێبەجێ دەکرێت. ئەلوەی ڕۆژاوای سلێمانی جگەلەوەی دەبێتە پاڵنەرێک بۆ پێشخستن و بژانەوەی کەرتی کشتتوکاڵ و ساختکردنەوەی باشتری بەرووبوومی ناوخۆی جوتیاران. هاوکات زیاتر لە 3000 هەلی کار بۆ هاوڵاتیان دەڕەخسێنێت. مەریوان بڵا، کورسات نیوز، سلێمانی.